ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ مافی کورد زۆر لەوە گەورەتر دەزانم کە حکوومەتی بەغدا تەسەوری دەکات. ئێمەی کورد گرنگترین ماف کە دەبێ هەمان بێت ئەوەیە کە سربەخۆیی و بەدەوڵەتبوونی کوردستانە. مافی کورد هەرەوە نییە کە ینی ڕاتی بنێری و مەتارەکان بکاتەوە بەرکۆ مافی کورد زۆر لەوە زیاترە، وەکو سنوورە، وەکو مادەی ١40 وەکو فیدرالیت بچەسپێ، هەرچەندەوە سەرەتایەکی باشە. هیوادارم ئەم سەرەتایە بەردەوام بێ و هەنگاوی باشتری لە دوای. ئەگەر هاتوو بگەڕێنەوە سەر جێبەجێکردنی دەستور بە وەکو کە چۆن هەیە، جێبەجێکردنی دەستور وەکو خۆی مادەکان تەطبیق بکەین، دەتوانین بڵین دەگەینە چارەسەرێکی ڕێشەیی لە بۆ هەموو کۆتای پێنانی هەموو ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە. بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق ئەو نێتپاچەی دەرنەبڕیوە. تەنها کردنەوەی فڕۆکەخانەکان و پێدانی موچە بەس نییە، بەڵکو هەموو تاکێکی کورد مافی خۆیەتی کە داوای دەوڵەتێکی سربەخۆ بکات.